سڵاو ئەزیزانی من قوتابیان خوێندکارانی خۆشەویست من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆوە تایبەت بە زانکۆ و خوێندن و پۆلی 12 لەگەڵ ئێوەیە بین بۆ پێشکەشکردنی درێژەی ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر تا بزانین پەیمانگەکانی بەشەکانی کۆنمرەی زانکۆڵاین و پارالێل و ئێوارانی بە پارێزگا و بەگشتی چەند بووە بۆ ساڵی خوێندنی 2022-2023 ئێوەی خۆشەویست تا کۆتایی بینەر بن بۆ وەرگرتنی زانیاریەکانتان. خۆشەویستانی من لەم ڤیدیۆیەدا باسی پەیمانگەی تەکنیکی خەبات دەکەین. پەیمانگەی تەکنیکی خەبات پەیمانگەیەکە دەکەوێتە شارۆچکەی کەڵک یان ناحیەی خەبات لەسەر زێی بچووکە پەیمانگەیەکە زیاتر بەشەکانی کشت و کاڵین ئەوە برەوی زیاتر بە بەشە کشت و کاڵەکان دەدەن. ئێستا ئێمە باسی هەر بەشێکیانەکەین و کۆنمرەکانیان و بە پارالێل و زانکۆڵاین و ئێوەران پارێزگا و گشتی چەندە بۆ ئەوی خۆشەویست باسێکین. ئێوەش تا کۆتایی بینەری ئەم ڤیدیۆ بن و بۆ ناسانی بەشەکانی پەیمانگەی تەکنیکی خەبات بۆ ساڵی خوێندنی 2022-2023. یەکەم بەشمان لە پەیمانگەی تەکنیکی خەبات بریتیە لە بەرهەمی ڕووەکی پزیشکی. زانکۆڵاینی پارێزگا 60 پارالێلی پارێزگا 54.343 و گشتێکەی 56.2 ئێوارانی پارێزگا 52.4 و گشتێکەی 54.75. ئەزیزانم بەرهەمی ڕووەکی پزیشکی واتە ئەو ڕووەکانی لەباری پزیشکیە بەکاردێت تا ڕادەیەک بەشێکی پزیشکیە ئەتوانی سوودی لێ ببینی بەڵام وەکو پزیشکی جیادەرمانی زیاتر ئەتوانی سوودی لێ ببینینەوە وەکو پزیشکێکی گشتی. بەشی پاراستنی ڕووەک زانکۆڵاینی پارێزگا 60 پارالێلی پارێزگا 55.342 و گشتێکەی 54.631 ئێوارانی پارێزگا 51.1 و گشتێکەی 53.683. لێرە ئەمەوێت ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو کۆنمرانە بدەم وەکو لە یاسای وەزارەتی خوێندنی باڵا و با بڵێن ڕێنمایەکانی زانکۆڵاینە هاتووە لە کاتی پڕکردنی فۆرمی زانکۆڵاین هیچ قوتابیەک بۆی نییە لە 55 کەمتری هەبێت فۆرمی زانکۆڵاین پڕ بکاتەوە. باشە چۆن ئەو قوتابیانە بە 51 بە 52 هاتوونە ئەو بەشانە هەڵەبژێرن. خۆشەویستان پێویستە قوتابیەکە کۆنمرەی لە سەروی 55ەوە بێت یاخود 55 بێت و نابێت لە 55 کەمتر بێت. بەڵام کاتێک کریدیتی بۆ حسابەکرێت. کریدی دواتە دەرسە پەیوەندیدارەکان. بۆ نمونە لە دەرسێکە کیمیا و فیزیا و بیرکاری حسابەکرێت یاخود ئینگلیزی و عەرەبی و بیرکاری حسابەکرێت یا لە بابەتێکی ترە بۆ نمونە با بڵێن کیمیا و فیزیا و ئەحیا حسابەکرێت یان لە هەندێک شوێنە کوردی و عەرەبی و ئینگلیزی حسابەکرێت. لەم کاتەیە ئەگەر کریدیتی بۆ کرا بۆ ئەو بەشە کۆنمرەی لە 55 دابەزی کێشەی نییە بەڕێزە. بەڵام ئەگەر کۆنمرەکەی خۆی لە ئەسڵە پێش حسابکردنی کردیت لە 55 کەمتر نەبێت. بەڵام ئەگەر بۆ خۆی پێش حسابکردنی کردیت لە 55 کەمتر بوو ئەو کاتە ناتوانێت فۆرمی زانکۆڵاین پڕ بکاتەوە. حەزم کرد وەکو ڕوونکردنەوەیش بچووک لەم ڤیدیۆیەدا ئەوەتان بۆ باز بکەم. بەشی سێممان بریتیە لە ئاسایشی خۆراک و تەندروستی گشتی 59.08 زانکۆڵاینی پارێزگایە یاخود بڵێن زانکۆڵاینە. پارالێلی پارێزگا 56 ببورن 54.281 گشتێکەی 57.822 ئێوارانی پارێزگا 53.36 و گشتێکەی 58.28. کارجێڕی یاسا یەکێکە لەو بەشانەی کە زۆر گرنگی هەیە لە هەولێر لە خەبات لە ئەکرێ هەیە لە شارەکانی دیکە تا ئێستا نەکراوەتەوە. ئینشاڵڵا ئومێدەوارین بۆ ساڵانی داهاتوو لە شوێنەکانی ترش بکرێتەوە تایبەتە بە بەشە وێژەیەکان. 58.983 زانکۆڵاینەکەیەتی پارالێلی پارێزگا 56.976 و گشتێکەی 59.52 ئێوارانی پارێزگا 55.35 و گشتێکەی 57.739. کۆتا بەشمان لە پەیمانگەی تەکنیکی خەبات بریتیە لە تەکنەلۆژیای زانیاری IT 58.553 زانکۆڵاینێتی پارالێلی پارێزگا 57.3 و گشتێکەی 62.421
ئێوارانی پارێزگا 54.596 و گشتێکەی 57.2. خۆشەویستانم، ئەمە بەشەکانی پەیمانگەی تەکنیکی خەبات بوون لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بە هیوای سودبینی. ئێوەش لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن، هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە تاوەکو سودمەند بن لە ڤیدیۆکانمان بە هیوای سەرکەوتنتان.